هەوارە گدی سێدا گوتیە جزیرە سلاڤاش بۆ سێدا دشێن وتیە ڕاستیژی ئەس دخوازم دەرحەقەی ڤان خوتبەی گوهانە دمزگاودا دەتێنە خوێندن ئەس پرسێکێ بکەم بژێ بڕاستیژی ئەس دخوازم هەرمە جامی لێ ئەنا خوازم هەرم ژی و ئەس بچوونا جامیە تێشێم گەلۆ ئەس پێ دبما مەسئولیان نامە پێ مەسئول دبمانە پێ گونەکار دبمانە بەڵێ خوداشی ڕازی بێ پرساوی خۆشم یاوانە جامی چییە جامی ئەمێ هاڵ بێژن ئەمێ فۆرملی ئەمێ شەرت و شروط جامی چییە ئین المەساجد لله مزگەد خودارانە جامی مانا خودەیە ئێوەکی گۆ جامی مالا خودایە مالا رب العالمینە دی جامیێدا دەبێ ئین المەساجد لله فلا تدعوا مع الله أحدا محقق جامی مسجد خدا تنێرنەوە ناخۆ بە الله رە دوا جامیادا عیبادەت و تاعات شتە کەسی دیرە نەکە تێمێزێنی ئەگەر دی جامیادا مەساژا خدا و پێغەمبەر یعنی ئایەت و حەدیث وەرنە خوێندن و ئەو ئایەت و حەدیث جێوێدە وەرنە خوێندن مالا خودێ بێ مەساژا خودێ و پێغەمبەر لێدە وەرێ گوتن تو مەجبوری هەیە تێمێزێنی چت بێ بلا ببێ مەسجد بێن قەحوە بێ کودرا دی بێ یا لێ دەرێ مەساژا خودێ وەرێ گوتن تێ هەرێ نەوێ خوێندن تو ناچی بکنێوێ یابە ئیدی تێ شمەرە کۆنترۆل بکێ وەکانە تێ هەرێ لە قونتێ تو چوی باژێر تو چوی لە قونتێ ji بۆ چێ لە قونتێ تو نەج بۆ گۆ شەقالەکە خوا شالێکی خۆ گومنێکی خۆ تو بکری تو چێ لە قونتێ ji بۆی گۆ تو برچی بۆ تو گەزەکنان بخۆی یا تێمێزێنێ ئەگەر لە قونتێدا خواردن ما بێ خواردن هەبێ تێ ڕوونێ یا گۆ تە خۆستێنێ تێ بخوازێ تێ بێنە بەر من یا تە مێزان بۆ خواردن خلاص بووە خواردن لە قونتێدا نەمای معنە بۆی تێ دەبمێنێ چییە نەبێ ماز هەرمە لە قونتێ ئان نەچمە لە قونتێ ولوش من نەپرسە هەرکە تو برچی بێ هەرە لە قونتێ لە قونتێدا نان هەبێ تێمێنێ نان نەبێت نامێنێ جامیژە عینی ولویە جامی مالا خودایە دەبێ گۆ دی جامیێدا ئایەت و حەدیث وەرنە خوێندن ئەو ئایەت و حەدیث ji بۆی چی نازل بوو بێ بێ ئەو ئایەت ji بۆی چی تێ خوێندن تە مێزان بۆ ئایەت و حەدیث دیجێوێتە تێنە خوێندن تە مێزان بۆ ولێ تێ هەرێ تە مێزان نەولوێ تو ناچی و خلاص ئیدی یەکۆ یەکۆ ئەم نکانە بێ فلان بێوان ئەم کۆنترۆل بکەن تێمێزێنی ئایەتێ خودا بن دیجێوێ دەبن ناخۆ مالا خودەیە نەولۆ بن تو ناچێ و خلاص کنێوێ بڤی شکلی ئەمێ بەرسە بدەن